پاشایەکە بوو، ئەم پاشایە وەسێتی کرد، وتی هەر کاتێ مردم لە کفنەکە کە کفن کرام لە کفنەکەەوە هەردوو دەستم دەرکەن لە تابوتەکە و دەستم شۆڕکەنە خوارەوە. وتیان بۆچی؟ وتیان دوای نامەکە سەی نامەکەکەن پێتاڵم لەبەر چییە؟ نامەیەکیشی لە دوای خۆی بەجێهێڵا. کە سەی نامەکەیان کرد وتی من پاشا بووم، دەسەڵاتم هەبوو، پارەم هەبوو، سەرۆت و سامانم هەبوو، بەڵام ئەوە پەیامێکە بە خەڵکی دەگەێنم کاتێککە من پاشا بووم لەم دنیاە دەرچوون بە دەستی بەتاڵ دەرچوون، هیچم پێ نییە، بەس کفنەکەیە. جا بۆیە خۆشەویستان ڕۆژێک دێت پێت خۆش بێ پێت ناخۆش بێ، ڕازی بی ڕازی نەبی، ئەبێ لەم دنیاە دەربچی بەبێ جلوبەرگ، بەبێ پارە و پول، بەبێ هیچ شتێک. کەواتە ئێمە هەروەکو چۆن هاتین بە دنیا هیچمان پێ نەبوو، لە دنیاش دەردەچین هیچمان پێ نییە تەنها کفنێک نەبێ. کفنەکەش پارەی خێرخوازە بۆمان کڕراوە، خەڵ لە ڕای خوا بمانی کڕیوە.